بنیادنانەوەی عێراق لە چوارچێوەی عێراقی فیدراڵیدا هەرێمی کوردستانیش لەبەر ئەوەی لە کاتی ڕوخانی حیزبی بەعس و بنیادنانەوەی عێراقدا ڕۆڵێکی گرنگی هەبوو وەک هەرێمێکی فیدراڵی لە دەستوردا چەسپا. ئەگەرچی لەلایەن هەندێک حیزب و دەسەڵات لە باشووری کوردستان نەتوانرا داخوازیەکانی گەل بەدی بهێنرێت و سیاسەتێکی حەکیمانە لەگەڵ عێراق پەیڕەو بکرێت، هۆکارەکەشی بێبەرنامەیی و نادیموکراتی و بوونی گەندەڵی و سەپاندنی دەسەڵاتی حیزبی بوون کە تا دێت شکۆی ئەم هەرێمە لەدەست دەدات. داگیرکەرانی کوردستانیش بە شێواز و ڕەنگی جیا کەوتنە پیلانگێری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ و موداخەلیان کرد. هەمیشە بوون بە بەشێک لە هەڕەشە و لەسەر باشووری کوردستان وەک فشارێک هەڕەشەیان کرد. هەندێک کات بە ئاشکرا و هەندێک کاتیش لە ڕێگەی هەندێ لایەنی سربەخۆیان پەیامی بەو ڕەنگە ئەدەن کە باشووری کوردستان داگیر ئەکەن. ئەمە لەلایەکی تر لاوازی هەستی وڵات پارێزی و نەتاوایەتی و کەمتەرخەمی لە بەڕێوەبردن و پاراستنی مافی ڕەوای خەڵکی هەرێمەکە و خۆڕزگار نەکردنی هێزەکانی باشووری کوردستان لە وابەستەی بە داگیرکەرانەوە بوون بە هاوکاری داگیرکەران. زۆر جاریش سەرانی تورکیا بە ئاشکرا ئەڵێن هەڵەمان کرد هێشتمان ئەم هەرێمە دروست بێت، بەڵام هێشتاش سەرانی دەسەڵات لەمە تێناگەن. دوای زیاتر لە سەدەیەک لە قڕکردن و پارچەکردن ئیتر ئەو هێزانە هەمیشە لە هەوڵی ئەوەدا بوون کورد نێتە لای یەک و نە ئاهێک بە بەریدا بێتەوە و کورد خۆی کۆ نەکاتەوە و پرۆژەی نەبێت، بیر نەکاتەوە و هیچ شتێک نەخوڵکەنێت. بۆیە لە ئێستادا پیلانگیریەکی گشتی لەسەر گەلی کورد و بە تایبەتی باشووری کوردستان بەڕێوە دەبرێت. دەوڵەتی تورکیا هێرشێکی داگیرکاری دەست پێ کردووە و نایشارێتەوە کە بۆ داگیرکردنی تەواوی باشووری کوردستان هاتووە بە کەرکووکیشەوە بە ناوی میساقی میلی و گەڕانەوەی ویلایەتی مووسڵ بۆ سەر تورکیا، بەڵام بە پاساوی شەڕی بێبنەمای پەکەکەوە. ئەوەش درۆیەکی حاشا هەڵنەگرە و دەبێت گەلی کورد بە هەستیاری لەو پیلانگیریە بڕوانێت. لەلایەک دەسەڵاتی هەرێمی کوردستان بەهۆی سیاسەتی هەڵەی چەند ساڵەی حکومڕانی و چارەسەر نەکردنی کێشەکانی لەگەڵ عێراق بۆتە بەشێکی بێچارەی ئەم دۆخە. لە ئێستادا نەک پارێزگاری لەم هەرێمە ناکات، بەڵکو بەشێکی دەسەڵاتی هەرێمی کوردستان بە تایبەتی هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان بوونەتە چاوساغ و هاوکاری داگیرکەران و لایەنەکانی تریش بێدەنگیان هەڵبژاردووە. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هەموو جوانەکانی خەڵکی هەرێمی کوردستانیان ناشرین کردووە. تەواو بۆتە حکمێکی خۆسەپێنی دەسەڵاتداری و پیاوسالاری، گرنگی نەدان بە پێگەی ژن و دوورخستنەوەیان لە پێگەکانی بەڕێوەبردن ڕەنگدانەوەی نادیموکراتی بوونی ئەم هەرێمەیە. ئەگەر بە دەگمەن لە جێگەیەکیشدا ژن هەبێت کردویان لەدا جێبەجێکاری بەرنامە حیزبیەکانیان نەک ڕەنگدانەوەی وەک پێگەی دیموکراتی. ماوەی 29 ساڵە گیانی بەرخودان و ڕوبەڕووبوونەوە لە نێو دەبن. هەر بۆیە ئەو بێدەنگیەی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ئەو دەسەڵاتە لێی بەرپرسیارە. لەبەر ئەوە ئەم دەسەڵاتە خۆی بۆتە مەترسی لەسەر ژیانی خەڵک. وابەستەبوونی سیاسەتی دەسەڵاتدارانی هەرێم بە داگیرکەرانەوە هۆکارە بۆ نەپاراستنی و ئەوەی لە ئێستادا دەبینرێت هیچ جێک لە دەستگاکانی هەرێم بە سەرۆکایەتی هەرێم و حکومەت و پەرلەمان تاکو ئێستا هیچ هەڵوێستێکی جددیان نەبووە. ئەو بێ ئیرادەیەش ئەو دەسەڵاتە لێی بەرپرسیارە بەرامبەر بەو خەتەریانەی ئێستا لەسەر هەرێمی کوردستانە. لە گشتیدا حکومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە تەواوی کایەکانی ژیانی کۆمەلگا فەشەلی هێناوە و دەبێت لە ڕێگە چارەیەکی جددی بگەڕین بۆ دەربازبوون لەو قۆناغا. ئەگەرچی پاراستنی هەرێمی کوردستان بە پێی دەستوری عێراق هەم ئەرکی هەرێمی کوردستانە و هەم ئەرکی عێراقیشە، بەڵام تاکو ئێستا جددیبوونێک لەم کارەدا نابیندێت. لە ئێستاشدا ناردنی هێزی عێراق بۆ هەندێ ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان ئەگەر بۆ پاراستنی قەوارەی هەرێمی کوردستان و سنووری عێراق بێت ئەوە مافێکی دەستوریە، بەڵام ئەوە ڕوون نییە، بۆیە تا ئێستا جێگەی گومانە. بۆ چارەسەری ئەو مەترسیانە و ڕێگری لە هێرشی داگیرکاری و پیلانگێڕی ئەم هەنگاوانە بە گرنگ دەبینین کاری بۆ بکەین.
یەک پێکهێنانی حکومەتێکی تەکنۆکرات، حکومەتێکی ڕزگاری نیشتیمانی وەک بەدیلی حکومەتی هەرێمی کوردستان بۆ بەڕێوەبردننی کاروبارەکانی هەرێمی کوردستان تاکو و هەڵبژاردنێکی نوێ دەکرێت. دوو ئامادەکاری بۆ هەڵبژاردنێکی پێشوەخت، بۆ ئەوەش بە پێویستی ئەبینین کۆمیسیۆنێکی هەڵبژاردننی سەربەخۆ و بێلایەن لە کەسانی پسپۆر پێک بهێنرێت بە هەماهەنگی لەگەڵ یۆنامی. سێ بۆ ئەوەی ئەم هەرێمە خاوەن ناسنامەیەکی یاسایی و سیاسی بێت پەلە بکرێت لە داڕشتنی دەستورێکی دیموکراتی، بۆ ئەوەش لیژنەی تایبەتی بۆ پێک بهێنرێت لە خەڵکانی شارەزا و بێلایەن. چوار ئەو حکومەتە کاتیە لە کارە یەکەمینەکانی پێکهێنانی لیژنەیەکی دارایی و ئابووری بێت بۆ ئەوەی لەگەڵ بەغداد بکەونە گفتوگۆ دوور لە بەرژەوەندی حیزبی و بۆ چارەسەرکردنی کێشە دارایی و ئابووریەکان. پێنج بۆ پێکهێنانی ئەو کارانە بەرەیەکی ئۆپۆزیسیۆنی دیموکراتی ناو کۆمەڵگا بە گرنگ ئەبینین بۆ پشتیوانی ئەو حکومەتە ڕاگوزاریە و ڕێگریکردن لە دەسەڵاتی حیزبی بۆ ڕاپەڕاندنی کارەکانی تاکو هیچ بربەستێکی بۆ دروست نەکەن. شەش ئەرکێکی تری ئەم حکومەتە ڕاگوزاریە پاراستن و گەڕانەوەی شکۆ و سەروەری هەرێمی کوردستان بێت، ئەوەش لە ڕێگەی ڕاگرتنی هێرشەکانی تورکیا و ئەو پیلان و داگیرکاریەی کە لەسەر هەرێمەکە هەیە، ئەوەش بە هەماهەنگی لەگەڵ حکومەتی عێراق و ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی.